هنري فازيلا بفرمون بۆ حوتەمین فستیڤاڵی کەلتورە جیاوازەکان کە سەنتەرێرا بۆ ئاڵوگۆڕی کەلتوری ساڵانە هەڵدەستێ بە ئەنجامدانی ئەم فستیڤاڵە و لە شاری ڕانی خۆشەویستەوە پێشکەش دەکرێت. سەنتەرێرا بۆ ئاڵوگۆڕی کەلتوری و چالاکی ڕۆشنبیری کە ساڵانە فستیڤاڵی چالاکی ئاڵوگۆڕی کەلتوری یان فستیڤاڵی کەلتورە جیاوازەکان ئەنجام دەدات. ئەم ساڵ بە پابەندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان حوتەمین فستیڤاڵی نێودەوڵەتی کەلتورە جیاوازەکانی بە شێوەی ئۆنلاین بەڕێوە برد کە لە ئێستادا نمایشی یەکەم شەوی بەڕێوە دەچێت. لە فستیڤاڵەکەدا 15 وڵات بەشداریان تێدا کردووە و سەرجەم 20 گروپی جیاواز بە نمایشی هونەری بەشداریان لە فستیڤاڵەکەدا کردووە. پرۆگرامی فستیڤاڵەکە شەوانە لە کاتژمێر 8 بەڕێوە دەچێت کە گوتمان 3 شەو دەخایەنێت. ئەمانجی ئێمە لەم فستیڤاڵە پەرەپێدانی گیانی ئاشتی و پێکەوەژیانی کلتورە جیاوازەکانە کە پێمان وایە لە ڕێگای ئەو نەریتەوە دەتوانین گەشەی زیاتر لە بواری فەرهەنگی و کۆمەڵایەتیدا بکەین. ئومێد دەکەین ساڵی ئایندا لە دوای کۆڕۆنا بتوانین وەک ساڵێکی تەندروست باش فستیڤاڵێکی ئاسفراوانتر ئەنجام بدەین. ئەم نەریتەی ئەم ساڵیشمان مەبەستمان دانەبڕان بوو لەو نەریتەی کە ساڵانە لە شاری ڕانی خۆشەویستەوە سەنتەری ڕا بۆ ئاڵوگۆڕی کەلتوری ئەم فستیڤاڵە ئەنجام بدات.